بەخێربێنەوە بۆ کەیبی ئۆڕیکاپس. ئەمڕۆ پوختەی کۆتا بەشی ترسناکترین فیلمی تورکیتان پێشکەش دەکەین بە ناوی سجین. بینەری بن و چێژی لێوەربگرن با دەست پێ بکەین. ڕۆژێک لە ڕۆژان لە گوندێکی بچووک لە تورکیا، ترسناکترین گوند کە بەشێکی زۆری دانیشتوانەکەی جندەستی بەسەرداگرتوون، ئەویش لەبەر ئەوەی خەڵکەکەی سحر و جادو وەک شتێکی ئاسایی دەبینن و ئەنجامی دەدەن. لەوێ ئۆرهان دەبینین کە لە بەشی سێمی فیلمەکەدا هەبوو کە لینکەکەی لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیەدایە. ئۆرهان دەچێتە ئەو گوندەی کە دایک و باوکی پێش مردنیان لی دەژیان، هەروەها چونکە زانی بووی بانکردنی جن لە جیهانێکی ترەوە یەکێکە لە تاوانە گەورەکان، هەر بۆیە تۆبەی کردبوو. بەڵام جنەکان هەر بەدوایەوە بوون تاکو دووبارە بانگیان بکاتەوە و کاری خراپ ئەنجام بدەن. تەواوی گوندەکە بەدە سەحر و جنەکانەوە دەیان ناڵاند. بەڵام ئەو ڕووداوانەی لەم خانوەدا ڕوودەدەن کەمێک جیاوازترن. سەرنجامی دانیشتوانی خانوەکەش زۆر سام ناکە. باوکەکە ناوی بورهانە، کچەکانیشی تورکان و جانا، کە تورکان سێ کچی هەیە و هاوسەرەکەی ناوی یەشارە. لە دوای مردنی هاوسەرەکەیەوە بورهان شەوانە ناتوانێت بخەوێت ئەگەر وێنەی هاوسەرەکەی لە بەرامبەر نەبێت. شەوێکیان ئەفسوسی کچی تورکان بەدایکی دەڵێت کەوا بارودۆخی خراپە و خەونی ناخۆش دەبینێت. پێی دەڵێت هەمیشە لە خەویدا دەبینێت کە خوشکە بچووکەکانی لە باوەش دەکات، بەڵام ئەو نا. دایکیشی پێی دەڵێت پێویست ناکات ئیرەی بە خوشکە بچووکەکانت ببیت چونکە ئەوان منداڵن. پاشان شەربەتێکی پێدەدات تا بیخواتەوە. لەو کاتەدا یەکێک دەچێتە ژێر زەمینەکەوە کە هاوسەری باوکی یەشارە، واتە زڕدایکێتی. سحرێک ئەنجام دەدات و لە ژێر زەمینەکەدا دەینێژێت. بەوەش جنێک دەهێنێتە ماڵەکە کە دەیەوێت بچێتە گیانی یەشاری کوڕی هاوسەرەکەیەوە، بەڵام جنەکە جنێکی خراپە و دەچێتە گیانی ئەفسوسەوە. دەستی بەسەردا دەگرێت و ناچاری دەکات فەرمانەکانی جێبەجێ بکات. پاشان دەیباتە جیهانێکی تر کە شوێنێکی زۆر نامۆیە. دەبینێت تەواوی خێزانەکەی لەوێن جگەلەو، بەڵام پێش ئەوەی بچێتە لایەن دووبارە جنەکە دێتە پێشی. خەبەری دەبێتەوە بۆی دەردەکەوێت خەون بووە. پاشان یەشار دەبینین کە لەسەر کارەکەی قسە لەگەڵ هاوڕێیەکی دەکات و دەڵێت هاوسەرەکەی باوکی دەیەوێت هەموو میراتەکەی باوکی بۆ خۆی ببات. ڕازی نییە بە بەشەکەی خۆی کە چارەگێکە. دەژڵێت لە کاتی نەخۆشیدا لە هەمووان زیاتر ئاگاداری بووم، بەڵام ئێستا کێشەی بۆ دروستکردوین و بۆ هۆیەوە 2 ساڵە میراتەکە دابەش نەکراوە. پاشان هاوڕێکەی جێی دەهێڵێت لەپڕ کارەبای شوێنەکە دەوڕێت و گوێی لە دەنگی کەسێک دەبێت کە پێدەکەنێت لە شوێنەکە. لەگەڵ ئەوەی دەیزانی بەتەنها خۆی لەوەیە. ئافرەتێک دەبینێت کە بە بەردەمیدا دەڕوات و لەپڕ دەکەوێت بە زەویدا. کاتێک دەچێت دەبینێت هەموو گیانی خوێنە. لەو کاتی ڕوخساری هەڵدەداتەوە جنێک دەبینێت کە لەسەر شەوی هاوسەرەکەی باوکی قسەی لەگەڵ دەکات. جنەکە پێی دەڵێت بەهۆی ئەوەوە دەستی بەسەر کچەکەی داگرتووە. پاشان هاوڕێکەی دەگەڕێتەوە و یەشاریش دەبینێت کەسی تری لێ نەماوە. شەوەکەی بورهان لە دەنگی هاوسەرەکەی خەبەری دەبێتەوە کە بانگی دەکات. چەند کارێک دەکات بەبێ ئەوەی ئاگای لە خۆی بێت. موسێک پارچە پارچە دەکات و دەیکات بە سابوونێکدا. پاشان دەستی دەخاتە سەری و خوێنی لێدێت. تورکانیش لە دەنگی کچە بچووکەکانی خەبەری دەبێتەوە. لەگەڵ ئەوەی کاتی خەویان بوو لە چەشتخانەکە بورهانی باوکی دەبینێت کە پێی دەڵێت کچەکانی لە دەرەوە یاری دەکەن. تورکانیش بەڕاکردن دەچێت بەڵام نەیان بینێت و دواتر گوێی لە دەنگیان دەبێت لە ژێر زەمینەکە. بانگیان دەکات بەڵام وەڵامی نادەنەوە. لەوێ دەبینێت یەکێکیان بەدوای ئەفسوسی خوشکەوەیە، ئەوەی تریشیان دەبینێت لە دوایەوەیە. کاتێک لیان نزیک دەبێتەوە ئەفسوس دێتە پێشی کە شێوەیەکی زۆر سەیری هەیە و پێی دەڵێت بارودۆخی خراپە. لەو کاتەدا تورکان خەبەری دەبێتەوە و دەچێتە لای کچەکانی دەبینێت لە جێگەکەیان داخەوتون، بەڵام کە دەچێتە لای ئەفسوس دەبینێت بەخەبەرە و پێی دەڵێت بارودۆخی باش نییە. پاشان ڕۆژی دواتر ئەفسوس بە بورهانی باپیری دەڵێت کە بینیوێتی دەستی خۆی بڕیوە. هەروەها دەڵێت ئەو ماوەیە خەونی ناخۆش زۆر دەبینێت و هەمویانی بە مردووی بینیوە. لەپڕ بورهان گوێ لە دەنگی هاوسەرە کۆچکردوەکەی دەبێت و دەکەوێتە سەرزەوی. هاوسەرەکەی و ئەفسوس دەبینێت بە شێوەیەکی ترسناک، بەڵام دواتر ئەفسوس پێی دەڵێت مترسە، داپیرە لێرە نییە و مردووە. پاشان تورکان چەند پارچە موسێکی بچووک لە نێو خواردنەکەدا دەدۆزێتەوە کە هەر یەکێکیان پیتێکی لەسەر نووسراوە. ئەویش دەیەوێت ڕێکی بخات تا بزانێت چی نووسراوە، بەڵام لەپڕ بورهان دەستی دەگرێت و دواتر هەموو شتەکان ون دەبن. موسەکانیش دیار نامێن و خواردنەکە هیچی تیانە. لەلایەکی ترەوە یەشار لەسەر کارەکەی گوێ لە دەنگی کەسێکە هاوار دەکات. بە کرێکارەکان دەڵێت ئەوە کێیە هاوار دەکات، بەڵام کەسیان وەڵامی نادەنەوە. لەپڕ جانای خوشکی هاوسەرەکەی دەردەکەوێت و دەڵێت کەوا زۆری خۆش دەبێت و وێنەیەکی لای خۆی هەڵگرتووە هەموو ڕۆژێک ماچی دەکات. لەپڕ هاوڕێکانی بە ئاگای دەهێننەوە و دەبینێت هیچ لە دەوروبەری نییە. جانا پەرستارە لە نەخۆشخانە و ئاگاداری نەخۆشەکان دەبێت. لەپڕ خوشکەکەی دەبینێت کە لەسەر سیسەمێک دانیشتووە، چەقۆیەکی بەدەستەوەی و دەڵێت هەردوو کچە بچووکەکەی کوشتووە. پێی دەڵێت هەمویان دەمرن و باسی وردەکاری کوشتنەکەی بۆ دەکات. شەوەکەی تورکان جانای خوشکی دەبینێت کە لە دەروی ماڵەکە دەگری. پێی دەڵێت ئەمڕۆ لە نەخۆشخانە تۆم بینی کە شێوەیەکی ترسناکت هەبوو، چەقۆیەکت بەدەستەوە بوو. دەتگوت کچەکانی خۆم کوشتووە. لەپڕ کچەکانی لە دوایەوە دەردەکەون و لێی دەپرسن لەگەڵ کێ قسە دەکەی، وە دەڵێن پورە جانا هێشتا نەگەڕاوەتەوە.
پاشان بورهانگوێ لە دەنگی هاوسەرە کۆچکردوەکەی دەبێت لە سەماعەکەیەوە لەپڕ سندوقێک بەردەبێتەوە سەر مێزەکەی بەردەمی و کلیلێکی تێدا دەدۆزێتەوە. هاوسەرەکەی پێی دەڵێت بڕۆ ئەو ژوورە. کاتێک دەچێتە ژوورەکە دەبینێت هاوسەرەکەی لەسەر جێگەکەی پاڵکەوتووە. پێی دەڵێت هەوڵتدا بمخنکێنیت و بمکوژیت بەڵام نەتوانی. پێی دەڵێت ئەوەندە لی دەترسا تەنانەت بەترسی شەوە مرد. ئێستاش گەڕاوەتەوە تاکو تۆڵەی خۆی لێ بکاتەوە. ئەفسوسیش خەبەری دەبێتەوە بوونەوەرێکی نامۆ دەبینێت لە ژوورەکەی. هەموو خێزانەکەی پیشان دەدات کە مردوون. کاتێکیش خەبەری دەبێتەوە دەبینێت هەروە لە ژوورەکەیەتی و ئەوەی بینی تەنیا خەونێکی ناخۆش نەبوو. ڕۆژی دواتر دوو کچە بچووکەکە دەڵێن کەوا خەونیان بە هەمان شتەوە بینیوە. ئەفسوسی خوشکیان بینیوە کە لە بیرێک دەرچووە و بانگی کردوون. دەژڵێن ئەگەر بەڕاستی ئەوە ڕووبدا ئەوە ئەوانیش لەگەڵی دەچن تا هەرسێکیان پێکەوە بن. پاشان تورکان دەبینن کە لە سەربانەکە دەبورێتەوە و دەکەوێت بە زەویدا. لەو کاتەدا خۆی دەبینێت کە لەگەڵ ئەفسوسی کچی قسە دەکات و ئەفسوس پێی دەڵێت دەمزانی کەوا لەگەڵ پورەجانە چیتان کردووە. هەروەها دەڵێت دەشزانم کەوا پورم خۆشی ناوێم و بابەتی باروتەکەش دەزانم. تاوای لێ دێت تورکان هەناسەی پێ نادرێت. لەپڕ بە ئاگادێتەوە و دەبینێت کەسی لێ نییە تەنیا ئەفسوسی کچی نەبێت. پاشان ئەفسوس دەچێتە ژێرزەمینەکە و ئەو سیحرە دەدۆزێتەوە کە بووە هۆی بانکردنی جنەکە بۆ ماڵەکەیان. لەو کاتەشدا هێزەکەی زۆر زیاد دەکات. زەردایکی یەشاریش ترسی لێ دەنیشێت چونکە جنەکە خەریک بوو بە دوای ئەویش دەکەوت. دەچێتە ئەو ژێرزەمینەی کە سیحرەکەی لێ ناشتە بوو. لەوێ ئەفسوس دەبینێت کە پێی دەڵێت تەنانەت ئەگەر سیحرەکەش لەناو ببات ئەوە لەوێ ناڕۆن و کەس ناتوانێت دەریان بکات. هەرەو شەوە بورهان خەبەری دەبێتەوە و هاوسەرەکەی دەبینێت لەسەر کورسیەکە کە بانگی دەکات. پێی دەڵێت کاتی هاتووە و ئێستا دەتخنکێنم و تۆڵی خۆمت لێ دەکەمەوە. بەو شێوەیە دەتکوژم کە دەتویست منی پێ بکوژی. نایلۆنێک دەکات بەسەریدا و دەیکوژێت. دواتر بۆمان دەردەکەوێت هەر لە سەرەتاوە ئەفسوس ئەو کاری پێدەکرد. لەلایەکی ترەوە ئۆرهان دەبینین لە دەنگی جنێک خەبەری دەبێتەوە کە بانگی دەکات. پێی دەڵێت پێویستە لەگەڵ ئێمە کار بکەیت. جنەکە لەسەر شەوی دایکی بوو. ئۆرهانیش دەڵێت تۆبەم کردووە و جارێکی تر ناگەڕێمەوە سەر ئەو کارانە. بۆ ڕۆژی دواتریش ئۆرهان دەچێتە سەر گۆڕی دایکی. لەوێ یەشار و خانەوادەکەی خەریکی ناشنی تەرمی بورهانن. ئۆرهان لەوێ ئەفسوس دەبینێت و دەزانێت کەوا جن دەستی بەسەرداگرتووە. بە جنەکە دەڵێت لێی دوور بکەوە چونکە تەنیا منداڵێکی بچووکە. بەڵام جنەکە هاوتای ئۆرهان دەڕوات تاکو دووبارە بچێتەوە پاڵیان و کاریان لەگەڵ بکات وەک پێشتر. بەردەوامیش جنەکان بانگی دەکەن تاکو یارمەتیان بدات کاری خراپ لەو گوندەدا ئەنجام بدەن. بەڵام ئۆرهان ڕەتی دەکاتەوە و خۆی لێیان بەدوور دەگرێت. پاشان بڕیار دەدات بچێتە ماڵی ئەفسوس. دەچێتە ژێرزەمینەکە و ئەفسوسیش لەو کاتەدا لەوەیە. بەڵام کاتێک ئۆرهان دەچێت دایکی دەبینێت کە دانیشتووە و پێی دەڵێت بەهۆی خۆشەویستیت بەرامبەر قەدەر من مردم. ئەو کاتەی جنێکت لە بری قەدەر هێنایە ماڵەکەت. جنەکان بڕیاریاندا تۆڵی خۆیان بکەنەوە. هەر بۆیە من و باوکتیان کوشت. پاشان ئەفسوس دەردەکەوێت کە بە دەنگی قەدەری هاوسەری ئۆرهان قسە دەکات تاکو لاوازی بکەن و بە قسەیان بکات. لە نەخۆشخانەش حاڵی جانە زۆر خراپ بوو. لەپڕ دایک و خوشکەکەی دێنە بەرچاوی کە شێوەیەکی ترسناکیان هەیە. پێی دەڵێن کەوە یارمەتی خوشکەکەی داوا لە کاری خراپە. ئەو بۆ چوونی گۆڕی و دەیویست ئەفسوسی لە کۆڵ ببێتەوە. هەمویان پێکەوە هێرشی دەکەنە سەر و بە شێوەیەکی زۆر نەئاسایی دەمرێت. ئۆرهان دەچێتە لای مەلایەک کە پێی دەڵێت جنەکان لەسەر شەوی مرۆڤ دەردەکەون تاکو بتوانن مرۆڤێکی تر بترسێنن چونکە ئەگەر بە شێوەی ڕاستەقینیان دەربکەون لەبەر شێوە ناشرینەکەیان کەسەکە تووشی شۆک دەبێت. شۆکێک کە لەوانەیە وا لە کەسەکە بکات مێشکی لە دەست بدات یانیش بمرێت. بەو شێوەیەش جنەکە ناتوانێت سود لەو کەسە ببینێت و دەستی بەسەردا بگرێت. هەروەها دەڵێت جنەکان تەنیا دەتوانن کار لە کەسە لاوازەکان بکەن و بە دوای خاڵی لاوازیشیان دەگەڕێن تاکو لە ڕێوا جڵەویان بکەن. تاکە چارەسەریش ئەوەیە مرۆڤەکە داوای لێبوردن لە خۆی گەورە بکات و وایدانێ ئەو شتانە ڕوویان نەداوە و لە بپارێتەوە کە یارمەتی بدات بتوانێت زاڵ بێ بەسەر جنەکاندا. ئۆرهانیش بڕیار دەدات واز لە خاڵە لاوازەکەی بهێنێت و لە بیری بکات. هەموو ئەو شتانە دەسووتێنێت کە پەیوەندیان بە قەدەرەوە هەیە و باوەڕ بەخۆی دەهێنێت کە هەرگیز ناتوانێت بیبینێتەوە ئەگەر خودای گەورە ویستی لەسەر بێت لەو دنیا. لەلایەکی ترەوە تورکان خەون بە کچەکانی و دەبینێت کە خۆیان هەڵدەدەنە بیرێکەوە. خەبەری دەبێتەوە و دەبینێت بەڕاستی کچەکانی لەسەر جێگەکەیان نەماون. دەستنە شوێنێکی نامە و ئەویش بە دوایاندا دەڕوات. خانووەکە پڕی بوو لە پەردەی هەڵواسراو. لەپڕ دەبینێت ئەفسوس لەوێ چاوەڕێیەتی بۆی دەردەکەوێت کە ئەوە جنێکە و لەسەر شەوی کچەکەی خۆی پیشان دەدات. لەپڕ دەردەچێت و ئەویش بە هەمان شەوی خوشکەکەی دەمرێت. ئۆرهانیش بڕیار دەدات یارمەتی ئەفسوس بدات و دەچێتە لای تاک و قسە لەگەڵ ئەو جنە بکات کە لە گیانیدایە. لی دەپرسێت تۆکیت و چیت دەبێت. جنەکەش چیرۆکی خانووەکەی بۆ باس دەکات. پێشی دەڵێت ئەم خانووە پڕە لە خراپە. هەر بۆیەش ئەو هاتووەتە نێویانەوە. لەبەر ئەوەش دەستی بەسەر ئەفسوس داگرتووە چونکە ئەفسوس هەتیوە. لە تەمەنی 3 ساڵیدا تورکان و یەشار هەڵیان گرتووەتەوە و بەخێویان کردووە. زۆریان خۆشویستووە تا ئەو کاتەی تورکان دووگیان دەبێت و دوو کچی دیکەی دەبێت. ئەفسوس زۆری خۆش دەویستن چونکە خوشکی بوون. بەڵام وردە تورکان ڕەفتاری گۆڕا بەرامبەر ئەفسوس و تەنانەت بۆ ماوەیەکی زۆر لە ژوورەکەیدا دەمایەوە و کەس لێشی نەدەپرسی. وەک ئەوە ڕەفتاریان دەکرد کە ئەفسوس کۆڵێکی زیاد دەبێت بەسەریانەوە. هەر بۆیە تورکان بڕیاریدا لە کۆڵی بکاتەوە. جانای خوشکیشی پلانی بۆ دادەنێت تاکو باروتی بۆ بخاتە نێو شەربەتێکەوە پێی بدات. لەو کاتەشی لاشەی بەهۆی باروتەکەەوە لاواز دەبوو جنەکە توانی دەستی بەسەردا بگرێت و دەڵێت تۆڵی خۆی لەو کەسە خراپانە دەکاتەوە. بورهانی کوشت لەبەر ئەوەی دەویست بەو شێوەیە هاوسەرەکەی بکوژێت. تورکان و
جاناشی کوشت تاک و تۆڵەیان لێ بکاتەوە لەبەر ئەوەی ڕقیان لە ئەفسوس بوو دەیانویست ژەهراوی بکەن و بیکوژن. دەڵێت خۆی لە سەرەتادا بۆ ئەوە بانکرابووم کە دەست بەسەر یەشاردا بگرم. ئەو کەسەشی بانگی کردم زەردایکەکەی بوو چونکە دەیویست تەواوی میراتەکەی باوکی یەشار بۆ خۆی ببات، بەڵام ئەویش بە شێوەیەکی خراپ مرد. ئۆرهان بە جنەکە دەڵێت مافی ئەوەت نییە دەست بەسەر ئەفسوسدا بگریت و مافی ئەوەشت نییە لەم جیهانەدا بمێنیەوە. جنەکەش پێی دەڵێت خۆت پێشتر پێچاوانی ئەو قسانت ئەنجام داوە، بانگی جنێکت کرد و لە ماڵەکەتدا زیندانیت کرد وەک قەدەری هاوسەرت، لەگەڵ ئەوەی مافی ئەوەشت نەبوو. پێی دەڵێت لەو کاتەوە هەر خەریکی تۆ بەدەکەیت لەو تاوانە لە ترسی ئەوەی نەچێت دۆزەخەوە، بەڵام لە ڕاستیدا خۆت لە دۆزەخدا دەژیت. لە کۆتاییدا ئۆرهان دەڵێت لە لاشەی ئەو کچە دەربچە و وەرە لاشەی منەوە، پاشان هەوڵ دەدات جنەکە دەربکات و بینێرێتەوە جیهانەکەی خۆی کە سەحرەکە بەردەبێتەوە و دەشکێت. اینجا ئۆرهان بە ئاگا دێتەوە و دەبینێت ئەفسوس لە تەنیشتیەوەیە، دەچێتە لای یەشار و دوو کچەکەی ڕزگار دەکات پێش ئەوەی خۆیان هەڵدەنە بیرەکەوە. لە کۆتایی فیلمەکەشدا ئۆرهان دەچێتە لای باوکی یەشار و بۆمان دەردەکەوێت ئەو جنەی لە لاشەی ئەفسون دەرچوو چووەتە لاشەی ئەوەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بڕیار دەدات یارمەتی خەڵکی ئەو گوندە بدات کە بەدەست سەحر و جادوەوە دەناڵێنن. بەم شێوەیەش فیلمەکە کۆتایی دێت. دەتوانن لە تۆڕەکانی یوتیوب و ئینستاگرام و تیکتۆک بینەری ڤیدیۆکانمان بن. سوپاس بۆ بینەربوونتان.